بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەسەر ڕەوشی کورد لە ناوچەکە. با بزانین لە چوارچێوەی گۆڕانکاریانی کە ڕوویان داوە ڕەوشی کورد چۆنە، پێشاتەکان بۆ کورد چۆنن لە سووریان لێ گۆڕانکاری ڕوویاندا دوێنێ پێرێ کۆنگرەی نیشتیمانی لە سووریا بەڕێوەچوو، بەڵام نیشتیمانی نەبوو، بەشێک لە پێکاتەکان پەراوێز خران، کورد پەراوێز خرا، کورد تێیدا قسەکەر نەبوو و هەندێک گۆڕانکاری ڕوویداوە. ینی ئیسرائیل پشتیوانی لە دروزەکان دەکا، ئەم شەو بردومانی هەندێک ناوچەی کردووە لە سووریا. ئەم گۆڕانکاریانە چیمان پێ دەڵێن بە شێوازێکی گشتی ڕەوشی کورد چۆنە لە ناوچەکە. لەگەڵ زۆر بەڕێز کاک مەنسوور عەزیزی توێژەری سیاسی گفتوگۆ دەکەین. کاک مەنسوور سڵاوت لێبێ، سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. بڕوانینی تۆ گۆڕانکاریانەی ڕوو دەدەن لەم چەند ڕۆژێ ڕابردوودا چیمان پێ دەڵێن؟ سەرەتا سڵاو و ڕێزم هەیە. باوەڕی من ئەوەیە کە وەک ئاکامەکانی پاش جەنگی جیهانی یەکەم و جەنگی جیهانی دووەم، ڕاستە جەنگی جیهانی سێم ڕووی نەداوە، بەڵام من پێم وایە ئاڵوگۆڕەکانی جیهان بەگشتی بە بارتەقای ئەو ئاڵوگۆڕانە دەبێت کە لەو دوو جەنگی جیهانی پێشوەدا هەبووە. واتە کۆمەڵێک نەخشەی استراتیژی، ئابووری، ژێۆپۆلیتیکی، گواستنەوەی وزە لە جیهاندا بەگشتی باڵانسەکانی گۆڕیوە و دێتە پێشێ. و لە پەیوەندی لەگەڵ ڕۆژهەڵاتی نێوەڕاستە کورد نەتەوەیەکە ئەگەر زۆر تایبەتی بینە سەربازی کورد، ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا با بڵین کە زۆر گرێدراوی یەکترن، کورد لاقێکی دیکەی گرنگی ئەو ناوچەیە. و باوەڕی من ئەوەیە کە لە بواری سەربازی و ئابووری و لە بواری وزەوە بە تایبەتی دێتە ناو ئەو کایەوە و هەندێک ئاڵوگۆڕ بە ئەتوانێت بە جۆگرافیای سیاسی ناوچەکەدا بێت و لەم ئاڵوگۆڕانەدا گەر بگەڕێنەوە دووبارە بۆ باسی کورد، ئێمە وەک نەتەوەی کورد ڕۆڵی زۆر بەرچاو، ئەگەر نەڵێم سەرەکی، ڕۆڵی زۆر بەرچاوە گێڕین. باشە، ئەم ڕۆڵە بەرچاوە ئێستا لە چوارچێوەی گۆڕانکاریانی لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕوویداوە. وا هەست پێ دەکرێت کورد کەمێک پەراوێز خراوە. ئایا کورد پەراوێز خراوە؟ تەماشا بۆ ئەوەی بابەتەکان زۆر دروست هەڵسەنگێنین، ڕووی دەری بابەتەکان لە ئێستادا گرنگ نین. لە ڕاستیدا ئەوەی کە ئێستا گرنگە ئەو ڕووی بابەتەکانە کە دیار نین، کە لە بنەوەن. ئێمە ئەگەر چاو لێکەین، ئەگەر ببینین کە کورد لەگەڵ زلهێزاندا نزیک نییە یان هاوپەیمان نییە، لەیان لە چوارچێوەی استراتیژی ئەواندا نییە و هەڵقاوێزی هەندێک مۆرەی لاوازە لە ناوچەکە، ئەو کات دەڵێن کورد پەراوێز خراوە. بەڵام ئەگەر بێت و لە ڕاستای بەرژەوەندی زلهێزاندا کایە بکەین و لەگەڵ ئەواندا هاوپەیمان بین و هێڵکاریەکانی ئەوان بخوێنینەوە، نزیک بین لەو بەرژەوەندیانەی کە ئەوان لە ناوچەکە ئەیان بێ بۆ ئێستا و بۆ داهاتوو، دەبینین کە کورد پەراوێز نەخراوە. ئاماژەت بە بابەتی بەناو حێواری وەتەنی لە سووریەدا، من هەر لە دوای هەشتی دوازدەوە کە بەشار ئەسەدی ڕووخاوە و لە دوای ئەوەی کە ئەحمەد الشەرع هێزەکانی دەوروبەری خۆی کۆ کردەوە، خۆی وەک سەرۆک کۆمار پێناسە کرد بە شێوەی کاتی، ئەو دەمیش پێم باش نەبووە کە کورد بچێتە نێو هیچ شێوە حێوارێکە لە دمەشق یا هیچ شێوە دانیشتنێکی فەرمی کە فەرمیەت بەو دەسەڵاتە نوێیە بدا، بەو هێزە نوێیەدا لە ئاست نێودەوڵەتی بۆی سزاکانی لەسەر لاچن، بۆی ئوروپا بڵێ ئاسایی بۆتەوە، چون لە قازانجی کوردان نەبوو. لە بەرامبەردا ئەو هێزە کە خۆی بگرتایەتەوە، ئەو دەم کوردیشی پەراوێز ئەخستەوە. کەواتە با نیگران نەبین زۆر لەوەی کە کورد دیارە دەبێت داوا بکەیت، دەبێت ڕەخنە بگری، دەبێت بە فەرمی نەناسی، دەبێت کێشەی لە بەردەم دروستکەی. بەڵام لە استراتیژیا لە ڕاستیدا وا باشتر بووە کە کورد لەو بەناو حێوار وەتەنیدا بەشداری نەکردووە. لە عێراقدا ئەگەر باسی بکەین بۆ پەراوێز نەکەوتنی کورد، هێڵکاری ڕامیاری ئابووری سەربازەکانی عێراق ئەومان پێ دەڵێن کە کورد لە باشووری کوردستان لە داهاتوویەکی نەزۆر دووردا دەستی ئاوەڵاتر ئەبێت بۆ ئەوەی دووبارە ناوچەکانی کەرکووک تا ئەچێتە جەبەل حەمرین دووبارە مادەی 140 چارەسەر بکاتەوە. ئەمە لە تورکیا و لە ئێرانیش لە ڕاستای بەرژەوەندەکانی ئێمە دەچێتە پێشکەواتە. من بە شێوەیەکی زۆر فاکتی، بە شێوەیەکی ئاوەزمەندانە، بە تێڕوانینێکی ورد بۆ بارودۆخی ژێۆپۆلیتیکی ناوچە، حەشیمەتی کورد، ئاسی ڕۆشنبیری کورد، ویست و پێشکەوتنی زانستی داواکانی کورد
لەو باوەڕا نیم کە کورد پراوێز کرابێ و بە پێچەوانە پێم وایە کورد هەنگاوی زۆر جدینەوە. باشە کاک منسوور بە ڕوانینی تۆ شەوی ڕابردوو ینی تۆزێک مفاجێ بۆ ئیسرائیل هەندێک ناوچەی بردومان کرد ئەم بردومانانی ئیسرائیل پێ دوایە پەیامە پێ دوایە دەیەوێ بڵێ ڕازی نابم هێزێکی لەم شێوەیە پێشتر داعش بوون ئێستا نمایندەی دەوڵەتێک دەکەن هاوسنووری من بن. من زۆر جار باسم کردووە هەر لە سەرەتای ئاخۆگۆڕەکانی سووریەدا ڕوون بوو تۆ کارکتێرێکت هەیە بە ناوی ئەبوو محەممەدی جۆلانی کە داعشی بووە کە ئەلقاعیدەی بووە دوای جبهەتون نووسرەی بووە تەحریری شامی پێکەناوە ئەم کارکترە دەستی لە خوێنی سەدان کەستایە ئەم کارکترە کۆمەڵ کوژی کردووە لە لیستی ڕەشی تیرۆردایە ئەمانە قاعیدە بوو نەکاتێک کە بورجەکانی ئەمریکا لێیاندرا هەڵپەرکە و شادیان کرد یا با بڵین خۆشی خۆیانیان دەربڕی و زۆر ئەمەیان پێخۆش بوو کەواتە ئەوە ڕوون بووە کە دەسەڵاتێک کە بتەوێت دروستیکەی لە دمەشق ئەگەر دەسەڵاتێک بێ بەو ڕیشەوە کە باسمان کرد ناتوانێت لەو ڕیشەیە دوورکەوێتەوە ئەوە تاکتیکە کە لە ئێستادا دەیوێت سەقامگیری دروستکە گەمارۆکان لابە لە لیستی تیرۆر بێتە دەرێ بەڵام وڵاتانی زلهێزی جیهانی و ناوچەی وڵاتانی ڕۆژئاوایی بە تایبەتی ئەمریکا و ئیسرائیل ئەمە باش دەزانن کە ئەمەی لەسەر ئەو بنچکە شین دەبێتەوە دوور ناکەوێتەوە لەو ڕیشەیە کەواتە مەترسێکی زۆر گەورەترە بێ بۆ سەر ئیسرائیل کە لەگەڵ حەماستا بەو شێوەیە هەڵسو کەوتی کرد کە دیتمان چی بەسەر غەزەدا هێناوە ناتوانێت قبول بکە کە دمەشق بکەوێتە ژێردەستی وێنایەکی تر لە حەماس بەڵام بە ئامرازی کارکتێرێکی دەوڵەتی بەهێزترەوە لە ناوچەدا لە ئاسی جیهانی نێودەوڵەتیدا ئەگەر ڕەنگ بگرێت دەزانین کە سەرەتا لە بەرزایەکانی گوڵان دوایەوە بۆ پارێزگای قونەیترە دوایەوە ئێستا نزیک بۆتەوە بۆ سەربانی دیواری دیمەشق و ئەوەش کە لێدانی ئەو دوێنێ شەوی ئەو یەک دوو ڕۆژەی کە هەم پەیامەکەی نەتەنیاهو بەڕوونی باسی درۆزیەکانی کرد بەڕوونی باسی هەرێمێکی پارێزراوی کرد کە هێزی داهاتووی جێیشی سووری بووی نییە بێتە ئەوێ و دوای قسەکانی ئەحمەد شەرعیش لەناو لە وەڵامی ئەو گوتەیەی کە ئاکامی یەکێک لە مادەکانی یەکێک لە خاڵەکانی ئاکامی دانیشتنی حیواری وەتەنیدا کە دەڵێ ئیسرائیل دەبێ پاشەکشە بکە ئەوە پەیامێکی زۆر تند بوو بۆ ئەحمەد شەرعیا ئەبوو محەممەدی جۆلانی هەموو ئەوانەی کە لەو حیوارەدا هەبوون ئەو سیاسەتەی لە پشتی ئەوەی کە ئیسرائیل دەبێ بچێتە دەرێ کە نەکەر ناچینە دەرێ بگرە بۆی هەیە کە پێشڕەوی زیاتر بکەن و ئەمە هێڵکاریەکی نوێی تایە کە ئیسرائیل پێشتر هەی بۆ بەڵام ئێستا زیاتر ئاشکرای دەکا لە قونەی ترەوە بۆ دەرعا بۆ سوەیدا بۆ تەنەف و پێ ئەچێ لە داهاتوودا ئەو سنووری تەنەفە بگەێنن بە ڕۆژئاوای کوردستان لە ناوچەکانی دەیرە زۆر لە ناوچەکانی بووکەماڵ لە سووریا و ئەلقایمی عێراق. باشە کاک منسوور ئەو پشتیوانی نەتەنیاهۆ ینی لە دروزەکان ئایەمە چۆنەڵی پشتکردن وەکو پشتکردن لە کوور دەخێنرێتەوە چونکە پێشتر وا دەردەکەوت کەم پشتیوانیە بۆ کوردیش بێ بەڵام ێستا باز لە هەرێمێک بۆ ئەوان دەکرێ ئاماکرێ بڵین ئیسرائیل پشتی کوردی بەرراوە و ئێستا پشتیوانی دروزەکان دەکا ڕەنگە جۆرێک لە ڕێککەوتنە بێ دەڵێن ڕەنگە جۆرێک لە ڕێککەوتنە بێ هەرێمێک بۆ دروزەکان ڕەنگە زۆر کێشە نەبێ بۆ تورکیاش بەڵام دەزانین زۆر چاویان بە کووردا هەڵنایە دەیانەوێ ئەوەی گرنگە کورد بە هیچ نەبێ لە ڕاستیدا بەپێچەوانە لە ڕاستای بەرژەوەندەکانی کووردا تەماشاکە ئیسرائیل لەگەڵ کوردستانە نە ڕۆژئاوای نەبەشەکانی تر سنوورێکی هاوبەشی نییە ئیسرائیل دەبێت چۆن کارکە یارگیری نوێ بکە واتە یاری سروشتی پەیداکە لە ناوچەکە بۆ 30 ساڵی تر ئەو مەترسیەی نەبێت کە ئیتر خۆی نەگونجاندووە یا ئینتگریشن یا خۆ گونجاندنی دروست نەکردو لەگەڵ دەرو دراوسەکانیدا و لەو یاری کە ئیسرائیل دەیکا دروزیەکان ناتوانن کارتێکی دائیمی بن چون ئەو هێزە ئەو ویستەنەتەوەیە ئەو ڕۆشنبیریە مێژوویە ئەو باگراوەندە ڕاپەڕینیە ئەو باگراوەندە ویستیەی کە هەیان بووە لەو ئاستەدا نییە کە لە دریژماوەدا ئیسرائیل بپارێزێت بە پێچەوانە ئەم هێڵکاریە بۆ ئەوەیەکە ئیسرائیل لە ئاکامدا سنوورێکی خاکی لەگەڵ کوردستان پەیداکە ئەمە لە ڕۆژئاوای کوردستانەوە دواتر باشووری کوردستان هیچ بە دوور نییە لە ڕاستای ئەو ڕێڕەوی داودە بۆ گواستنەوەی وزە لە داهاتوودا ئێمە ببینین کە ئیسرائیل
هێڵکاریەکەی ببەسێتەوە بە کوردستانەوە و تەنانەت نەک هەر ڕۆژئاوای کوردستان بەڵکو گاز و نەوتی باشووری کوردستانیش ڕۆژێک لە ڕۆژان لە ڕۆژئاوای کوردستانەوە بگاتە تەنەف سۆیدا دەرعا قونەیترە و لەوێشەوە بەرزایەکانی گوڵان و دوایەوە بۆ تل ئەبیب. ئیسرائیل ئەمە استراتیژی درێژماوەیەتی بە باوەڕی من بۆیە من پێم وایە نا ئیسرائیل پشتی کورد بەرنادەن پشتی بەرنادەن نەک لەبەر چاوی ڕەشی کورد باوەڕم ئەوەیە لەبەر بەرژەوەندی درێژماوەی خۆی ئێمە دەبێت لەم ڕاستەیەدا ئێستا چاو لە دۆزی کورد بکەین. لە ڕاستیدا ئەم دۆزە لەوە دەرچووە کە کەسێک پشتی تێکا بە قازانجەکانی بە گوێرەی قازانجەکانی خۆی یا لەگەڵی بێ. کورد ئێستا کاراکترێکی جێگیرە سەقامگیرە ئیتر باس لە مافخوراوی ناکە. کورد ئێستا خەریکە بیر لەوە دەکاتەوە ماف بدات بە دەوروبەرەکەی وەک ئەو نەوتەی کە ئێستا 15,000 بۆشکە نەوت 1 ملیۆن متری سێجا گاز بەڕێ دەکەن بۆ ناوچەکانی ژێردەسەڵاتی دمەشق. کەواتە من پێم وایە نا ئیسرائیل نزیکایەتی لە کورد زیاتر دەکا دەیەوێت لە استراتیژیا لە بواری جوغرافیاییشەوە خۆی نزیکی خاکی کوردستان بکاتەوە و هاوسنوور بێت. کاک مەنسوور ینی بەشداری پێنەکردنی کورد لە ئەو کۆنگرەی کە بەسرا ئەمە پەراوێز خستنی کورد نییە ینی تۆ چی لێ خوێنیتەوە ینی ئەحمەد شەرات دەتوانێت تاکەی ئەوها کورد پەراوێز بخە؟ لە ڕاستیدا ئەمە لەلایەکەوە ویستەکانی تورکیەیە. ئەردوغان نایەوێت کە کورد هەروەک چۆن کاتی خۆی نوێنەری نەتەوە یەکگرتووەکان دەیانەویست لە چوارچەوەی مادەی 2254دا دانوستانێک دەست پێ بکەن و کێشەی سووریە چارەسەر بێ، بەڵام تورکیا زیاتر لە چوارچەوەی ئاستانادا لەگەڵ ئێران و لەگەڵ رووسێدا پرسەکانی وەگەردەخز و ڤیتۆی هەر شێوە نزیکایەتێکی کوردی دەکرد لەو دانیشتانە یا لە سەرجەم دانیشتەکان. بەڵام ئێستا پاش ماوەیەک دەرکەوتووە کە ئاستانە ئەوە بە مێژوو ئەسپێردرا جێناگرێتەوە و بەشار ئەسەدیش نەماوە. ئەو هەموو هێزەی جەیش الحوڕ و ئەوانی تر ئۆپۆزیسیۆنی سووریە کە لەگەڵ بەشار ئەسەددا دەنیشتن ئێستا ڕاستەوخۆ ئەوانە نەماون و بتێونەتەوێت لە ڕیال پۆلیتیکدا لە واقع ئەمردا لەسەر زەویدا ئێستا ڕاستەوخۆ کورد و دمەشق قامیشلی و دمەشق کەوتونەتە دانوستان و گرێبەست. کەواتە پێ ئەچێت گوشارێکی تورکیا ئەردوغان هەبێت کە نابێت کورد لەو ئاستەدا زەق بێتەوە و هاوکاتیش ئەردوغان دەیەوێ ئەمە بە قازانجی ئەحمەد شەرعیشە کە نیزام و دەسەڵاتی سووری لە چوارچێوەی سیستمی مۆدێرنی ئەحزاب دانیشتنی ئەحزاب و نوێنەرایەتی خەڵک لە چین و توێژی جیاواز نەبێت بۆ ئەوەی وڵات دروستکەنەوە. دەیانەوێت ڕوویەکی عەشیرەیی ڕوویەکی تایفەیی پێ بدەن و لەم ڕووە کلاسیکە ترادیشنەڵە عەشیرەی و تایفەیە ئەبینی کە جێی سیستمی مۆدێرن نابێتەوە. ئەمە بە قازانجی ئەحمەد شەرعیشە. بەڵام هاوکات زەختێکی تورکی هەیەکە تا بۆیان دەکرێت بربەست بن لەوەی کە کورد بێوێت لەو ئاستانەدا لەو سەکۆگەلە کەڵ وەرگێ و ڕنگ بداتەوە و دەنگ بداتەوە. ئەمە هۆکارەکەیە و ویستێکی لە مێژینشیان هەیە بەردەوام هەوڵدەن دەڵێن ئەگەر بربەرەکانی کورد لە ڕووی ئێمەیە با هەوڵ بدەین بە شێوەی دڵۆپی کورد بینینی نێو بابەتەکانەوە بە یەکجار هەموو دەرگاکانی بۆ نەکەینەوە. باشە کاک مەنسوور بە ڕوانینی ئێوە مەسەلەی کورد لە ڕۆژاوای کوردستان پەیوەنددارە بە کورد لە باکووری کوردستان ینی بەرەو پێچوونەکانی پرسیاشتی کاریگەری دەبێت لەسەر پرسی کورد لە ڕۆژاوای کوردستان؟ ماشەکە ڕانکۆ پرسی کورد لە هەر بەشێکی کوردستان وەک پازلێکە قوڵایی استراتیژی هەر بەشێکی کوردستان لە بەشەکانی دیکەدایە. باشووری کوردستان نمونە دێنینەوە باشووری کوردستان ئۆقرە ناگرێ ئارامی ناگرێت لە بواری ئابووری و سەربازی و ڕامیاریەوە تا بەشەکانی تری کوردستان ئەو شەختەیە نەشکێنن کە داگیرکەری تێدایە. ئەمە پازلێکە کە یەکهانگیرە ئەبێ هەموو ئەم پازلانە بەیەکەوە بلکێنی تا بتوانن ئۆقرە بگرن. کەواتە ڕاستە و خۆ ڕۆژئاوای کوردستان پەیوەندی هەیە بە باکووری کوردستانەوە. 900 کیلومتر سنووری هەیە لەگەڵ جوغرافیای سیاسی تورکیا هەر لە سنووری باشووری کوردستانەوە تا سەرێکانی تا گرێسپی تا کۆبانی تا جەرابلز تا دەچێتە باکووری ڕۆژاوای سووریە واتە عەفرین تا ئاچێتە سەر جەبەل ئەکرا لە هاوسنوورەتی ئەسکەندەرون پەیوەندی لەگەڵ تورکیا هەیە. بەڵێ کاریگەری ڕاستەوخۆی کولتوری هەیە نەریتی هەیە ڕامیاری هەیە کیانێکی کوردیە و بەڵێ کاریگەری ڕاستەوخۆی دەبێت پێکەوە گرێدراون هەر شێوە ئاڵوگۆڕێک بە شێوەی ئەرێنی لە ڕۆژئاوای کوردستان کاریگەری ڕاستەوخۆی لە سەر باکوورەیە. ئەمە بەپێچەوانش باشە
کاک مەنسوور کەواتە بە شێوازێکی گشتی بەڕێزت گەشتبینی بە گۆڕانکاریەکان کە لە ناوچەکە ڕوو دەدەن بۆ کورد بە هەموو گۆڕانکاریانەش کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕویان داوە. من هیچ گومانم نییە ئەلبەتە پێشەی کورد دۆزی کورد دۆزێکی دژوارە لە ڕاستیدا چون تۆ دەتەوێت جوگرافیای سیاسی چوار وڵاتی ناوچەکە ئالۆگۆڕ ئەگەر هەڵی نەتەکێنی دەتەوێت ئالۆگۆڕی یاسایی ئالۆگۆڕی مرۆیی ئالۆگۆڕی کۆمەڵایەتی تێدا بکرێت وە کورد لەو بەشانە دەستی هەبێ بڕیاری هەبێ خاوەن کیانی خۆی بێ خاوەن پارلەمان و دەسەڵاتی خۆی هەبێ وەگەوەی لە باشووری کوردستان هەیە لە بواری حەشیمەتیەوە نزیک بە 45 ملیۆنە لە بواری وزەوە ئاوی خواردنەوەوە بگرێت کە شەڕ لەسەری دەبێت لە ساڵانی داهاتوودا لە وزەی نەوت لە گاز کان و کانزا و ئاسن ئۆرانیۆم کشتتوکاڵ هەم ئەم ناوچەی کوردستان ناوچەیەکی بەپیت و بەرەکەتە سنووری چەند وڵاتی گرنگ لە ناوچەکە پێکەوە گرێدەدا و کورد لە ئاستی ڕۆشنبیریدا لە ئاستی تێگەیشتنی ڕامیاری و وردبینی نەوەی نوێی بە تایبەتی ئێستا لەباری تەکنۆلۆژیەوە زۆر لە سەردەمی جەنگی جیهانی یەکەم و جەنگی جیهانی دووەم باشترە و تەنانەت زۆر لە ساڵی 1990 باشترە کە شۆڕشی باشووری کوردستان ڕوویدا کەواتە هەموو ئەم فاکتانە دەڵێن بەڵێ من گەشتبینم ئەمما دەبێ هەندێک بە خۆداچوونەوە هەندێک خەسارناسی ورد کورد لە نێو ماڵی خۆیدا بیکە ئەو کێشانەی کە لە نێو خۆیدا هەیە دەبێ بە شێوەیەکی استراتیژی لێی بڕوانێ کێشە بچووکەکان پێشگر نەبن لەوە دیهێنانی دەستکەوتە گەورەکان ئەم بابەتە نێو خۆیانە دەبێت ژیرانە تۆنێلی چارەسەر بکرێ بەڵام لە حاڵەتی گەشتبینیدا نەک تەنیا ئۆپتیمیسمم یا گەشتبینم تەنیا لەسەر بارێکی سۆزداری نا من پێم وایە ڕێکاری چارە سیاسی بۆ دۆزی ئێمە ڕێکارێکی هەنگاو هەڵێنانێکی ئاوەزمەندانەی ئامانجدارە لە ئێستادا تەنیا گرێدراوی بابەتی سۆزی و ترادیشنەڵ یا نەریتی نییە و ئێمە دەبێت ئەم ڕاستایە ببینە پێشێ دڵنیاشم کە سەر دەکەوین لەو بارە. کاک مەنسوور عەزیزی توێژەری سیاسی سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەی پرسی ڕۆژ سپاس بۆ ڕوونکردنەوەکانت